بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما لە ڕۆژدا ساڵانە لە وەرزی هاویندا بەشێکی زۆری وەرزشکاران و یاریزانانی تۆپی پێ پەنا دەبەن بۆ یاریکردن لە شەواندا، بەڵام کەمیکردنەوەی خولەکان نیگەرانی و بێزاری لای وەرزشکاران دروست کردووە. بەحەقەت وەکوە بینن لە گەرمیان ئێستا گەرمایەکی زۆرە و بە ڕۆژ ناتوانین ئەو دەورانە بکرێتەوە، ئەو خولانە بکرێتەوە، بەڵام بە شەو ئەکرێتەوە. وەکو بێتەنها بۆ نمونە 2 مانگجارێک نەبێت، ساڵی 3 جار نەبێت، زیاتر پەرەی پێ بدرێ وەکوە بینی چەند یاریزان چەند جمهورێکی زۆر و یاریزانێکی زۆر بەتەمای ئەم خولەن و بە گەرمێکی زۆر گوڕوتینێکی زۆر و هاتوونەوە خولە. هیوادارم دەورەکە دەورەیەکی زیاتر بکرێتەوە و برەوی زیاتر بدرێەوە وەرزش لەم دەڤەرەدا. وەکوە بینین وەرزشوانێکی زۆر ئامادەیە. پێویستە ینی بە بەردەوامی بە شەوان لەبەرەوەی لێرە لە هاوی ناگەرمە ئەتوان شەوان کاتەکانیان لێرا بەسەر ببن بە یاریوە یاری ئەگەر دەورەیش بێ چێژ و تایبەتیکی خۆی ئەوەی ئەبینین ئەوە شایەتی ئەم حاڵەیە کە تەنها بەناوهێنانی کردنەوەی خولێک 48 فەریق بەشداری کردو. ئەمەش ئەوەی مانای ئەوەیە کە ئەمە گرنگێکی زۆری هەیە بۆ وەرزشکار، حەزێکی زۆری لەسەرە. هیوادارم لایانی پەیوەندیدار هاوکاری لیژنەی تیمە ملیەکان هاوکاری ئەو کەسانە بکە کە خۆیان ئامادە کردووە خولێک بکەنەوە لەم یاریگادا. لەم ساڵانەی دوایدا ژمارەیەک یاریگای فوتساڵ لە سنووری گەرمیان کرایەوە، ئەگەرچی یاریگاکان کەم بوونە بەڵام توانی خزمەتێکی باشی وەرزشکاران بکات و ژمارەیەک یاریزانان بۆ یاریگاکان بگەڕێنێتەوە. ئەم خولانە بەڵێ زۆر گرنگە بۆ بەنسبەت وەرزشکارانەوە زیاتر وەرزشکاران ڕاکێشێتەوە بۆ ناو یاریگاکان و لەم قەیرانی دارایە زۆر کاریگەری زۆری بووە لەسەر وەرزش و لە هەموو سێکتەرەکان کاریگەری بۆ بە تایبەتی وەرزش زیاتر کاریگەری بووە. ئێمە هیوادارین کەسایەتیەکان لایەنە حکومی و حیزبەکان یارمەتی وەرزشکاران بدەن، یارمەتی لیژنەی تیمە ملیەکانەوەی بتوانین خول بکەینەوە بەردەوام بین لەم چالاکیانە. بەڕای وەرزشکاران کردنەوەی خولەکان بە بەردەوامی هەنگاوێکی باشە بۆ کۆکردنەوەی وەرزشکاران و بەرزکردنەوەی ئاستی یاری تۆپی پێ لە سنوورەکە. بەرزبوونەوەی پلەی گەرما لە ڕۆژدا کاریگەری کردووەتە سەر هەموو بوارەکانی ژیان، بە تایبەت بواری وەرزش، هەر بۆی یاریزانان شەوانە ڕوودەکەنە یاریگاکان. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەری کوردستان، گفری.